باوکە و تووەکەی کوڕم و دووچەوە شاشەکەی پیس بۆ تۆزێ پاچیەکەمەوە. لەیلا لەیلا بەڵێ باوکە ئاکچمە گیسکە بکوژێنەوەرە ئیشم پێێتە ئەخە جارە ئیشمەیە. ئەلۆ ڕایب ناگەم وتفا کوڕکاکە لەگەڵ تۆم نی وەڵای باوکمە زۆر متەخەلیفە. کوێ بتەخەلیفە هەتی و ها ئەمرر نەمێنێ بۆچ کوڕێکی جا تخوا گیسک یان گسک ماشەڵڵا فەرقی چییە؟ شەڵڵا تۆش گیشتێ بوویت هەیە. بەڵێ باوکە ئاکچم دەوەرە بزانە ئەمە سناپ چۆن دروستەکە سناپێک بۆ دروستکە. جا باوکە تۆ سناپە بۆ چییە؟ هەرە بۆچی بە کچم هەموو عالەمەتی بامنیش هەم بێ ئەوەڵەندە 12 کچی تایە ئەمەنگە جلیان لە بەرانێ بۆی پیشانم بیت و دووت بکەمە ناوچەوانێ. جا تۆ بۆ سەیری ئەوان ئاکەی چه عالم سیدەکە منیش بۆ سیرە بێنە دایکە وەختی لێ دەلای بە کچم هەر خەریکی سناپی دەلای بە. لەیلا ڕۆڵە بەڵێ دایکیان هەڵم کەوانتەرەکە و پاکردەوە پاکم کردوێتەوە دایکیان ئەجلەکانی قسە خەسالەکەوە خستمە غەزانەکە و شۆردم و هەڵیشم خست. یەخوا ڕۆڵە لەشە ساغمێ داسە برسیمانە بەرجێکی سووریشمان بۆ لێنە دایکیان هێشتا لە ئیشتەوە نەبووم. ئەلە ڕۆ بەڕەبە هەنار لێنێ ڕاستەکە باوکی من با ڕقیژێ بێت تۆ زێنەرموشل بێ بەخوادان لە دەممانە ماوە. ئەی بەخێرنی سەلامن نەبی ئانا ترسمێ سەر خەوەستا بێتی ها ڕەفیقی تۆ ڕۆژی 50,000 پێیاکە یەخوا داوەشی دوو دەستە جلیشی لە غەسالەکە بوێستا ئامە جلە لە بەرتاهەتی وا ئەڵێ دایبی و پێ هەڵگیراوە سواز لەوە بێنە لای شەربەتێکی فرێشم بۆ بکە. چی؟ فرێش 1 کیلۆ پرتەقاڵ بێنم پاکی کەم و بێم لە ئەسار و بیکەم بە شەربەت بۆ تۆ؟ دایکم داوای چیەکە تۆ داوای چیەکەی و داوای چیەکە ئیشیشم ماوە ئەرێ و چیم هەمووە. ئەرە ئەوە چی خوشکەوە تووڕە بوون بۆ تووڕە کاکەیان مردم شێتان کردم هەرکی داوای شتێکە کاکە. ئەرێوە عیب ناکەن ویژدان زەمیر بابەجان خۆم خوشکەی من کارەکەری ماڵیەوە نییە کاکە خۆمە کارەکەرمان ڕانەگرتووە ئاسیری من کەن زان چۆن احترام ڕێزی لێگرم خوشکەگەر هەبێ یەک چای جلەمە سواسەکەم بەخوا نەکبەت ئەم هەموو کوڕە باشە ها بۆ داوا شووی نەکرد هەر بەرزە فڕی بەخوا بێ ئەو قژە زەردە و سپیکەیتەوە لە ماڵە باشە هەڵا سپێکاتەوە نەڕەحی زەر بوو ئاوی ئەم جارە مەیمونێکیش بێتە داوام یەکسەر شوی پێەکە. کچم بۆ خاتی خوا باسی مەیمون نەکەی من لە مەیمونە ترسم مەیمون بەس لە حەدیقەی حەیواناتەیە کچم. زۆر باشە فلیپینیتان ڕاگرتووە هەریەکی داوای شتێ بکەن. چەند جوان بۆ باوکە؟ ئارە وەڵڵا ماشەڵا جوان نەزایکی لەیلا جان بزانە تۆ زێ و گەڵایەنە خۆڵایی بووە بە پەڕۆشتێ تۆ زێ پاچی کەرەوە کچم. ئەو باوکە بە جددی تاڵی پاکی کەرەوە ئەوە پاکرێتەوە؟ ئەی چێ با تۆ زێ سەوز و جوان بێ کچم ئیشت چییە؟ باوکە تۆش سلام عليكم. عليكم السلام. ئەرە قوربان بەخێر بێ. خۆنچە گیان چۆنی باوکە باشی؟ دەنگلی و لێکردمەوە قەت داوەتمان ناکەی. ئەی ئەوڕێ داوەتی من. عک دەستە خۆش بێنە با بۆنێکی بکەم بۆنی کەباب لە دوورەوە خۆچە. ئەمە چیە کچم خۆمە گۆشتی کاڵە. هێنام لەلاخان بۆمان حەزەکە چونکە دەسیاوی زۆر خۆشە. دەسیایی من ئەڵێم ڕۆڵە کچم ئەیکوا مناڵەکانە بۆ نەهێناوە. وەڵام مناڵەکان لە ڕاوزە بوون ئیشەڵا نیۆڕێین بۆ ئێرە. بە زوو بێن هاوڕێژ بێنی لەگەڵ خۆتا باشە نەبێ هەمومانین بۆ ئێرە نیۆڕۆ. دەی لە ش ساغلی ئیشەڵڵا. ئیشنیە مامەگیان هیچ ناویلاکان نابەستاقە لێجارە خواتان حافیزێ بێ ڕۆڵە. ئافرم زام چ کەبابێکمان بۆکەی. ئەویشتان بە من فێر کردووە؟ ها خزمەتی ئەویش بکەم خۆی و مناڵەکانیش؟ کچم هەر هەمووی خەتای خۆتە دەشوو کوردە ئاوا لێ ناهە بەڵام واز لەوە بێنە زاری چۆنا ئەمڕۆ تەلەفۆنەکەم بۆ ئەو کوڕێر ناسیاوم ناوێکی خۆشیشی هێ نازام سراپە مراپە سەبورەیە شتێکی ئاوایە بۆی بێ بۆ داوا و ئیشەڵڵا گرەی بەختێ بکرێتەوە. بابێت ئاوە ئەیدە باش. ئالەو باشی سەبور کاکە گیانی شەڵا سەردانی ماڵی ئێمە بکە بەدڵی تۆ بێ باشە بە قوربان چاوەڕێب دێ خواگەارێ بە خوافیز.
ئەرێ بێ زەحمەت نازانم دەمێکە دانیشتویت قسەیە ناکەی شتێک ناڵی مەش درەنگمانە ئیشمانێ خێوە هەمووتان لێرن بە قورئان ئاوا من قسەمەر بۆ ناکرێت قەی ناکە شتێ بڵێ نازانم تۆ نەو بیستوە لە دەکەت بچن بۆ بۆقێ نەشی کوژن ئەتوەقێ ئەخر ئوسوڵ وایە کە من دانیشتم ینی چێ ماماڵی یەکەم جاتانە کەس بن بەسوو وەڵاهی ڕاستی بێرەوەوە چکە ئوسوڵ وایە بە جدی یعنی کە یەکێکێت بە تەنیا جێ بێڵن بۆی کەواچی لە دڵیا هەیە ڕاز و نیازێکی خۆی بگۆرتن لەگەڵ یاوە نییە ڕاستەکەی بەس بێ زەحمەت ناوی خۆت نەوت ناوچی بوو من ناوم سەبورە لە خۆشەویستەشە پێم بەڵێن بابە سەبور بابە سەنفور بابەوە ئیفلام کارتۆنە من سوور و ئەوان شین معقول نییە سەنفوری چی ئەی تو ئەو خاڵە چی بێتەوە ئەوە لە خۆشەویستی خاڵم یەک خاڵم هەبوو برینە کولانمەوە بۆ خاڵ نەبوو هەر شێرێک بوو بۆ خۆی ئەی دوایی وەڵا زەردەواڵەیای بە سەیروتیەوە مرد دڕحێ و شێرە زەردەواڵە پێ بێت شێرە خاڵە بێت تروایە بەخێر بیاخۆ سەلام بیاخوا بژێت جا یەک شت هەیە بامن پێشەکەەوە تێگەیشتی ئەم کچەی من خۆمەزانم چۆن گەورەم کردووە جا ئەمە داواکاریشی زۆر بوو بەڵام ئەم کچەی من شەرت و شروتی زۆر هەبوو بەسەری تۆ پەنجای وەکو تۆ هاتۆ بۆ داوای تێگەیشتی هەری گەڕک بە یەکیشیان نەکرد یەکێکە هادەی و ئەمە لوتی زۆر گەورەیە یەکێکە هات ئەوی گوێچکەی بستێکە باشە یەکێکە هادەی و قژی پێوە نیە کەچەڵە یەکێکە هادەی و درێژە یەکێکە هادەی و ئەمە زۆر گێژە ئیتر ئەمە نسیبە ئەمن یەک پرسیارکەم حاجز نابی گیان نازانە چەند ئەو مواصفاتانی باوکم وتی لە تۆیان موجودە تۆنی تەشید ئەڵێم تۆ فقاقانە چین ئەودی و بڕۆین باش ئێوە بڕۆ من ناجوڵم هێز نییە من بجوڵێنێ قوربان مامە زۆر سێرە وەڵی یەکەم جاتانە کرد بن بەشوو ئوسوڵکەی ئاوا هەیە دانیشتن عاشامەتێ ئەینە بیستۆڵێ دەکەت بچن بۆ باوقێ نەشی کوژنە تۆقێ نانا من ناجوڵم بەخەوەم چۆن قوشەکەم بە تنیا بەجێڵمەوە بەڕاستە کاکە دوو قسە لەگەڵاکە ناقیچێ لە ڕاز و زیازێکمان نیە بیگۆڕینەوە وەنێ مامە نییە ئەو شتانە نییە زای چۆن چکە منەمە یەکەم کچە زۆر شارەزایم لەوان نییە هەسە کوڕ بابچی دەوت نانا باوکە تۆ یەک داقەمان پرسیاری لێکم پرسیارم زۆرە ئەو مەنجەڵە چیە ناوتە مەنجەڵ بەڵێ بابۆ مەنجەڵ نییە ئەوە شیرین نییە ئوسوڵ وایە کە خەڵکە چێ بۆ مناسەبات هێشتێ شیرینی لەگەڵ خۆیە با ئەرێ بابە تۆ زۆر سەیری شیرینی چیشتی چی خۆ تۆی شتایی ڕێکشت نەکردووە ئەو لە جاتی ئەوا بێ گوڵێ بێنی آخر گوڵ بە 25,000 معقولە مامە لە ئێستەوە ئەو کڕین بە 6,000 جارە بە ئاوا بڕواییشەکە دەکەواتە بابچینەوە بابچینەوە هەستە ڕۆڵە هەستە کوڕ مەستە دەبێنە دەبێت تۆ بابی بە مکچەکە چایەکمان بۆ لێنێ بڕۆدی باشە بی بۆ چاوە لەیلا گیان دوای چایەک لێنێ پێ ناخۆش نەبێ زانیم برایە زۆر کەرە زۆر چی زۆر ئەسمەرە ئەسمەرە کاکا من زۆر خۆش حاڵم کە ئاوا من و تۆ یەکمان گرت ئیشەڵا جا من مستعیدم گوێ لە تەڵەباتەکانە بگرم بزانم ئەڵێ چی بیخمە سەر چاوم سلام علیکم عەلەیکوم سەلام ئەمە برامە سەر چاو ئەو نمونەیەکێ من ئیشەڵا زاوای مستەقبەلی تۆم من مێردی خوشکەکە دەبم ئەگەر خوابی کا چی ئەی بۆ من ئاگدارە شتانە نیم کارتۆنە مۆزم لە ماڵە من نا بەزێتر وازانیت دای بابە لەو دیم بڕۆ با تێگەێنم قوربانە بم هەچێکە مناڵە لێ مەگرە تواز لەوە بێنم جلەکانی تۆپێنم بۆ بشۆ جلەکانی بەیانی دەوامیشم بۆ ئۆتوکە باشە زۆ بڕۆ بۆ لای دایکم بڕۆ بە ئۆدیو سێرە سەر و ڕووی شاڵی کلکی پەردەیە ئەمە براتە بەڵێ واللهی لەبێ دڵی تۆ نەبووە بە قورئان عینەن گولاج قوتمەیە بەس هیچم بۆ ناکرێت ئەی پێم بڵێ تۆ خوشکەکانی بۆ نەهێناوە واللهی من هیچ خوشکم نییە نا هیچ ئەڵێم ئەی دایکە واللهی من دایکم دەمێکە ئەمری خوای کردووە الحەمدولله بەڵێ خوا عەفوی کە خوا خوافیکە واتە هەر خۆم لە پێشی سارەکە بم ئارە والله حەزەکەی وەرە سەر بۆنی دەکە دانیشە حەزەکەی تۆ لێ ئەوە چی بوو هیچ
أنا خمن نبيت تولي بيش وداني جو حق النبيت حزقي تو برو من بتاكسيك دو هذا كون بخوا هرتي أواتا كان هي المدي بوني السوير مش تزول لبارا أي استلم على بتن هاي والله بيش سيما لوا بيش خزانم أمري خواي كردوا بس نقتنياني حو كرم هي شان حوت بلي ما شاء الله تخوا بلي ما شاء الله حوت بلى يعني جن يعني هنا وروشتون ولأنه والله هرهم يا ربنا هيك يعني أنا بخوا ونجوان هبا بشانبهم يك جوان نحو كل رقم أها جوان شانيت كل ركان محوكر توتو من بيب لقل أو هنا بجيم هي وادارم ببي بدايكي شي نموني خدمتي حو كل رقم زايدا قم مسابة هشت من ليرة لا تاو تشوار كيس هاورم لي هستاوا استبيم لي خدمتي هشت كستم اوجي شيبو نازن بابا صنفور شي يقول خوايتي من كل ما سريتو اي وقت كاني والله نازن بقول هل أول نوت محوكر مهزي قيلي هستا بابا سمينا غازل يا قد ولا باب خاتي غابو من تيم غازي ليه ما يهاوات بواكنيوا من بس أول نوت مكاكا من حوكر هي خدمتي ما بكاو 5 شاوم أما سري قيلي هستا جا والله قرش نيك وابد خدمتي خوم نكا وهي من على كان نكا من هرجنا يعني مكاكا خو حفيز والله كتم أولا قول الرزق خود دا عميش النجاة دا بوناتي تشايكي جوان من بوليني شفتك السركرودي دمني هاورقاني داخلي كونم يا اخواني خود دوسك ابويا زەڵاتێ سیزەش مۆدروستکە راستا كاميوانش عزيزة تشيشتي جوانيان بوليني خوي جان أو بيته والله أو باشترا سلام عليكم من رازيم بيز بهشتناكا ولا بابا تشي رازي موبايلك كم بيشو هاتون بيبم والله شني تشي دبروا ده اخواننا لا والله دويني هاتم وتم بأسألك باخ كم توزي هواي الصاف هالمجرم تو نازاني تشن ناس داري لايمن تخوا قد بارو في يزم قصبك يا بالله بي يا اخوا ازاني خيانات حزقي دواي بودكم قوما دايك همان جولا همان هستاني مراد بيك هلا مراد بيك شي او نرمو مالي باوك هر سي بردقا خمدت مراد شي او درامي قولا سيسكانه قول ترى ما شكان أنا بس سيري دراما تركيكا بابا سيري واقعي حالي خوبانكا درامي تركيش واقعي ودرس كراوه دور انجا شيت وهار نبيت راكا بلوس الشينا كم وبين دور احمد بيك اما تشيم كلمات انا في الوجنقة او حواري الف خشكي احمد بيك شيت مكهيب قرآن وازلو دراما انا بين الرجال اللي كان بابا كل توري يعمل لك شويه هي او تركان لك شويه دنيا توزي صادق راكا بلوس الشينا كم وبين دي بلوس الشيني تشي تو بدروليتشم بلا قيلان بلام لراسيا تشي بلا ناري نشني مراد بك اشقيكن اما انت درامايكا دراماي تامر دل خوش موي باو كارو لو دراما لو خوش بيستنا برا خيانة لبراكا خوشك لخوشيكا استاو سينار استنبنيه بابي واتما سرورجي حتى روحي درجت يك يوكتي اما يعني تي او نازانم هل الدراما تركي كان سيليك دباشا بلوسي الشين وسور من بروز لكردي كان بو بينا تو توازم لبيني بدسي خوم قر مالي خوم بربان كور دنا اشكم دنا ظنم بقول عنده من الشيدكي والله هاربكي بومنا يعني نا باش دي بياو نفم اجب درب فاني ونتمنى اوايو فاي ولا دراما نكي اولا دراما قبري اجدادي احمد على الروحه شوني شوني يا حجيان أو شو أنا من يبير كوتوا بۆ تۆزە گۆژ نەکڕین بچی مەلایەکە جاوەڵا پێم خۆشە من 100 جارێ پێی ئەڵێم بەس ماڵەوە جێ ئیسا ئەحەد نییە با بچین بەلایەکە ئێ باشە بەزینکە تەلەفۆنێکی بۆ خاڵە عومەر بکە بڵێ وەرە لەگەڵمان بەخوا ئاحای برام هەڵبە شتێکە کردو وێ لێو عاجزە چی و کردووە ڕۆژێکیان ڕسمێکی بۆ ناردم بە ڤایبەر خاتەکەم ئەمەنە خاو بوو ئەمەنە خاو بوو هەر ناکرای و ناکرایەوە ئێمە وتم نەوەکو عاجزێ با جوای بێم وتم وەڵی خاڵە زۆر جوانی تەمەن درێژ بیت دوای یەک دەقە تەلەفۆنی بۆ کردم یەک ملیۆن قسەی سووکی پێوتو جاوە چی تێقەی چێکە پورنە دوای کە خەتەکە هاتەوە سیرەکەم کەرێکە گوێزەرە خوا نە بابە تات و خوا گوێزەر کەر چۆن گوێزەرە خوا تۆ حەزەکەی مەحاڵە بکە بیسازێنە دور بك
دوای بۆ دەکەمەوە هەلم بڕات عەلەمدار دوای بۆ دەکەمەوە دوایی ژنەکە نەیتەقێنی خۆ بێعەقڵ نەکەی نەیتەقێنی ها ئەمە چێتە لای بەژێتێکتم بە قورعان تۆ خیانەتم لێکەی ئەتەوێت نارینی ژنی مراد بەک بێنی وازم لێنی ها وەرە ژنەکە بۆ خاتی خوا بەسەی درامای تورکیکە بە قورعان خۆشم و خۆشت شێ دەبین ئەرە بۆ سەیری درامای کوردی ناکەی